ئێوە دەنگێکی ڕسمیتان نەبێ چۆن ئەتوانین شتەکانتان بڵێ کۆمەڵێ خەڵک نووسیوە کە ئەمانە هەموو کێشە لە دەخلەکانە بوونی هەیە. خوا بێ زەحمەت عەزێت نەبێ پێشەوەی باسی کێشە و شتەکان بکە ئێمە ئەلەو بەر بۆم بەر پێشەوەی هەیە قسە بکەین تۆ پێشێ مازانی کێشەکان چییە بەس پێشەوە مێ شتێک لە تۆ بپرسم تۆ ئێستا پێدوتین لە 8 مانگەوە ئێمە بووین نەتە حیزب ئەشەیەک شتەکان چارەسەر بکەن چەند ساڵە ئێمە چاوەڕێین چارەسەر بکرێ چارەسەریش نەبووە مناڵێکی بەشکێ بنێت تا ئەگە بە پیترین کەسمان ئومێدی بەم حیزبانە نەماوە ئۆکەی ئومێدێکی ترمان بە ئێوە بەخشی باشە ئەو ئومێد ئەبەخشین بە ئێوە یەکێتی بێپارتی بێ من قەنەعەتم بەوە نییە لە کوردستانە ئەبێ حیزب بگۆڕێ ناگۆڕێ ئەبێ چاکسازی تیا بگرێ چکە بەدیلمان نییە بۆ ئێوە عەفوون کە بە قسەکان تەواو بکەم بەدیلمان نییە بۆ ئێوە بەدیلی بەعز ئێوە بوون بەڵام بەدیلی ئێوە شکر هیچ کەسێکی تر لە شوێنتان نییە ئەبێ چاکسازی لە ئێوە بکرێ ئێوە ئەتوانن ئومێد بن بە ئێمە کە چاکسازی ئەکرێ و چاکەکرێ ئێگە چاک نەکرا ئەتوانن بەجێ بێڵن ئێوە ئەگەر ئەخر ئێوە ئەمە هەمومان هاتوین گرفت و کێشەمان زۆر زۆرە ئەشزانین بە قسەکردن زۆر چارەسەر نابێت بەڵام ئێوە ئومێدێکی بچووکتانیا بە ئێمە ئەشێشتەکان بگۆڕێ چارەسەر ببێ ئەگەر چارەسەر ببێ بەخوا تۆ لە پێش منۆزانی کێشە چییە تۆ لە پێش منۆزانی کێشەی مەکتەب چییە زانکۆ چییە مامۆسا چییە تەلەبە چییە داخلی چییە ئەیزانیت چۆن بۆ نمونە زانکۆکانی خۆتان کە ئەوانەی خاوەنین زۆر باش بەڕێوە بە کوالێتی بەرز و بە هەموو جۆرێکەتانەوانە ئێمە ژوا لێ بکەن پێویست ناکە ئێمە ڕخنە بگرین تۆ باسی متمانەت کرد لەگەڵ حیزبەکان من سپاس دەکەم وا بەڕێز گوتت وا نییە ڕقیان لێمانە 65% دەنگدەری ئەم وڵاتە بێزی نەهاتووە دەنگ بە یەک حزب بە ئومێدی نەماوە خەڵک ئومێد نییە خراپترە لەوە ڕقیان لێمانە تاقەتیان چووە لێمان تاقەتیان چووە لەم دەم و چاوانە وەڵڵا من ئەزانم تەلەڤیزیۆنەکەنەوە یەکێک لە مەکتەبی سیاسیەکانی من لەو تەلەڤیزیۆنە دەرەچی قەڵاتەکە ئەگۆڕم وەڵڵا بزەبت زۆر خراپترە لەوەی کە جەنابەت باسێنی بەڵام با من یەکشتی تریشتان پێ بڵێم لە 8 مانگەوە من بە خێرێ سەرۆکی ئەم حیزبە خەریکی چی بووینە شێرخانەی لالەزار باشە انتخابات مفاوضات لەگەڵ بەغا لە ڕۆژێکە من چیەکەم علاقاتی هەموو وڵاتەکانی دەوروبەرمان هێزی پێشمەرگە چیەکات شەڕی داعش گەیشتووەتە کوێ شەو ڕۆژ لەسەر خەتم لەگەڵ هەواڵ مەزلوم ڕێخستنەکانمان سفرن مەکتەبەکانمان سفرن مەڵبەندەکانمان سفرن حکوومەتەکەی لۆکەڵەکە